بەڵێزیان و خۆشەویستان ئەم کاتتان باش دووبار لە خزمەتەوەی ئازیزدام بەخشن بەهۆی ئەو کێشە تەکنیکیەوە کە ڕوویدا بە ناچار بەرنمەکەمان قەتە کردووە بە لە بەرنمەیەکی تری لایڤ هاتینەوە خزمەتیەوەی ئازیز. من شەماڵ عەلیمو دیارە بۆوانی کە بەرنمەکانی پێشویان نەبینیوە لەم بەرنامەی ئەمڕۆیان چەند باسێکمان هەبوو. دوا باسمان سەبارەت بە مانگرتن و ناڕزایە کارگەریەکانە لە ئێران کە گفتوگویشی تیاکەین لەگەڵ هاوڕێی ئازیز سەلاح مازووجی. هاورە سەلاح مازووجی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێرانە بۆ ئەم بەرنامەیە سەبارەت بە ناڕزایە کارگەریەکان لە ئێران و بەگشتی بارودۆخی ناڕزایی و بارودۆخی ڕوبەڕووبوونەوەی کۆماری ئیسلامی قسە و باسێکمانە بێ. ویستم پێشەشێک بڵێم بەڵام لەبەرەوەی کاتەکەمان زۆری نەماوە بە زۆرتر گوێبیستی باس و قسەکانی هاوڕێ سەلاح ببین. هاوڕێ سەلاح ئەم کاتت باش، خۆشحاڵم کە داوەتی منت قوبوڵ کرد، زۆر سپاس دەکەم و ببەخشە بۆ ئەو کێشە تەکنیکی کە ڕوویدا کە نازانم هۆکارەکەی چی بوو. بەرحا بەڵام باش بووکە جێبەجێمان کرد. ژیانت باش، زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە خەڵقاندوتە و هەروەها ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی بەڕێزی بەرنامەکەت. خدمەتە. زۆر باشە. هاوڕێ سەلاح، ئەوەی کە ئەبینرێت ئەم ڕۆژانە ناڕزایی و مانگرتنەکانی کارگەرانی ئێران دووبارە ئەوجێکی تری گرتووە، یاخود بە تایبەتی مانگرتنی کارگەرانی فولادی یاخود پۆڵای ئەحواز کە کاتێشای ئەوەی کە خۆپیشاندانێکی زۆر گەورە و فراوان هەزاران کەستیا بەشدار بوون لە ناو شاری ئەهوازدا ئەنجام درا. پێم خۆشە بەگشتی سەبارەت بە دۆخی ناڕزایەکان لە ئێران و تایبەتی ناڕزایە کرێکارەکان بۆ بدوی تا دواتر من پرسیاری تریشم هەبێ سەبارەت بە ئەو پێشاتانەی کە هاتوونە پێش. بەڵێ هەرۆڕەکە ئەو جۆرێک کە خۆتان باستان کرد، ئەوڕۆ مانگرتنی کرێکارانی فولادی ئاهواز واردی شەشمین ڕۆژی خۆی بوو. دیارە هەم ئەمڕۆ هەم دوینە ئەم ئاعتصاب و مانگرتنە دەواقەدا هەمزەمان بۆ ئەگەڵ ڕێپێوان و ئاعترازاتی خیابانی کرێکاران دا ئاستێکی بەریندا چوونە ناو شەقامەکانی شاری ئاواز و دروشمیاندا و پێداگریان کرد لەسەر داخوازەکانی خۆیان و ئەوە ئەوەڵی مانگرتنی ژنێ، یعنی ئەمە هەر لە سێ-چوار مانگی ڕابردوودا ئەوە چەندمین ئاعتراز و مانگرتنی کرێکارانی ئەم بەشەیە. کرێکاران هەر لە مانگی خەزەڵوەر کۆبوونەوەی ئاعترازیان لە شرکەت لە مەحوتەی کارخانەکە بەرپا کرد و کۆمەڵێک داخوازی خۆیان مەطرح کرد. ئۆلتیماتومیاندا بە مدیریەتی کارخانەکە ئەگەر بێتەوە و داخوازیانیان وەدی نەهێنێ دیسان دەست دەکەنەوە بە ئاعتراز. دوای مانجێک هەر لە بەفەمباری ڕابردوو مانجێک لەوە پێش کرێکاران دەستیاندا بە مانگرتن و ڕێپێوان لە ئاستی شاردا بۆ ماوەی 8 ڕۆژە ئاعتصاب و ئاعتراز و ڕێپێوانانە ئدامەی بوو. توانیان بەشێک لە داخوازەکانی خۆیان بەسەر کارفەرما و دەوڵەتدا پسە پێنن، بەڵام دیارە بەشێک لە وعدە و وعیدهەیە کە دابوویان مدیریەتی کارخانەکە بە پێوە ئەمەلی نەکرد و دیسان ئەمە 6 ڕۆژە کرێکارانی ئەم بەشە لە سەنعەتی ئێران واردی ئاعتیساب و مانگرتن بوون و بەگشتی دەکرێت بڵێن کولەم بزوتنەوەی شۆڕژێرانەی ژینە تین و توژمێکی زۆرتری داوە بە بزوتنەوەی کرێکاری بە هەموو بزوتنەوەی ئاعترازەکان لە ئاستی ئێراندا. ینی بەر لەوەش ئێمە هەر شاهدی مانگرتنی بەرینی کرێکارانی زوبیاهەنی ئیسفەهان بوون. یا مەسەڵ حتمما بە خۆدا ئاگاداری ئێمە هەموو یەکشەمبە و دووشەمبە و سێشەمبەکان شاهدی ئاعترازاتی سراسری بازنشستەکانی لە ئێران هەر بەردەوامە. ئەم ئاعتراز و ناڕەزایەتی کرێکارانی نەفت و پترۆشیمی هەر بەردەوامە و کولەن کوتم ناڕەزایەتی و ئاعترازە کرێکارەکان و جەماوەرەکان واردی دەورەیەکی تازە بۆ لێرە.
بە دروستی وایە وا ئەزانم کە جمهوری ئیسلامی زۆر ئومێدی بەوە بوو کە کێشەی غەزەوە ئەم شتارێکە لە غەزە بەڕێوە چێ کەمێک دۆخەکە بە جۆرێک ئاوەکە لێڵ بکە کە ئەم وەکو هەرومێک بەکار بێ بۆ ڕوبەڕوەستانەوەی ئەم ناڕزانەی ناوخۆ بە جۆرێک قودرەت نیشاندان و قودرەتنەمایی بەڵام وازانم ئەو پیلانەی سەری نەگرتووە و دووبارە ئەم ناڕزانە لە ئاستێکی فراوانی وەهایان کە کۆماری ئیسلامی ناتوانێت بە هیچ بابەتێک لەم ئامرازانە بەرەنگاوێتەوە. ئەم دۆخەی کە تازە ڕوویداوە لە ناوچەکە کاریگەری لەسەر دۆخی ناڕزایەکان بووە ئەوڕسڵە چون منزورەکەت باش حاڵی نەبووم مثلەن ئەم دۆخی کە لە ناوچەکەیان ڕوویداوە مەسەلەی غەزەوەی کە جمهوری ئیسلامی جۆرێک دەورەیەکی تر لە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ئەمریکا دەست پێ کردووە بە جۆرێک شەڕە بە معنایەک لە معناکان شەڕێک لە ئارایە بەرانگاییشی بەرامبەرشیەکی سەربازی لە ئارایە لەگەڵ ئەمریکایە ئەو گروپانەی کە نزیکن لە جمهوری ئیسلامیەوە لە سووریایە لە لوبنانە لە یەمەنە لە خودی عێراقا بە جۆرێک ڕوبەڕووبوونەوەیەکێ ئەمە کاریگەری و سێبەری خستوەتە سەر ناڕزایەکان وەتا چوادێک نا بەڕاستی ئەم نەوعە شگردانەی جمهوری ئیسلامی کە لە دەرەوەی مەرزەکان قەیران و بحران دروستکا بۆی کە ئەفکاری عمومی و بە تایبەت ئەفکاری عمومی کرێکاران و خەڵکی ناڕازی بەلارەدابەرێ ئەوە کارایی نەماوە ینی ئەم چەند بزوتنەوەی جەماوەری و ئاخێزی جەماوەری کە لە 6 ساڵی ڕابردوو لە ئێران ڕوویداوە ئاستی وشیاری و خەڵکی لە ئێران بە گشتی ئەوەندە بردوۆتە سەرێ کە جمهوری ئیسلامی تازە بەو نەوعە شگردانە بە بحرانسازی لە دەرەوەی ئێران بە ماجراجووی نظامی ناتوانێت ئەفکاری خەڵکی ئێران ئەفکاری کرێکاران لە خەبات و ئاعتراض بۆ گەیشتن بە داخوازەکانیان بەلاڕێدا بەرێوان بۆیە تەنانەت ئەم دەورە لە بحرانیش زۆرتر لاوازی جمهوری ئیسلامی نیشاندا ئێوە مثلەن حتمما ئاگادارن جمهوری ئیسلامی لەو ڕۆژەوە کە هاتووتە سەرکار شعاری نابودی ئیسرائیلی داوە کتێتی ئیسرائیل لەسەر نەخشە پاک دەکەمەوە ئەسەن دژایەتی ئەگەڵ ئەمریکا و ئیسرائیلی کردوتە بەشێک لە پێناسەی سیاسی و ئیدۆلۆژیکی خۆی کاتێک ئێمە دەبینین هەر دەو ماوەدا بەم هەموو شعارانەی کە داوێتی لە دفاع لە فەلەستینوانە بەڵام دەواخەدا زۆرتر زەعف و لاوازەکانی وە پێش چاو خەڵک کەوتووە مقابل لەگەڵ ئیسرائیلدا ئێوە مەسەلەن چاولەکەن یعنی ئەم عملیاتانەی کە دەیکا لە ڕێگای گروهە نیابەتەکانیەوە کە چ لە عێراق چ لە سووریا چ لە لوبنان یا لە یەمەن دەواخەدا زۆرتر تەلاشێکە بۆەوەی کە لاوازی خۆی زەعیفبوونی خۆی پێبشارێتەوە ئێوە خۆتان ئاگادارن مثلا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا هەر لە عێراق و سووریا 140 حملەی کردو بە پایگاکانی ئەمریکا لە حاڵێکدا یەک سەربازی ئەمریکایی تێدا نەچوو ینی لە هەموو ئەو حملانی کەوان کردوان بەڵام لەلایەکی دیکەوە دەوڵەتی ئیسرائیل بە عملیاتایەکی کە حساب شدەکە کردوێتی هەم لە لوبنان و هەم لە سووریا تا ئێستا چەندین فەرماندەی سەرەوەی سوپای پاسدارانی هەم لە سووریا هەم لە لوبنان کشتۆ یا مثلەن فەرماندەی سەرەوەی هەشتی شعبی لە عێراق کشتۆ یا هەر خۆداگاداری فەرماندەهانی حەماسی لە لوبنان مثلەن کشتۆ لە قابل هەموواندا هەر دەڵێ ئینتقام وەردەگرمەوە بێەوەی کە بتوانێت کارێک بکە یا بۆ نمونە مثلەن هات موشکبارانی شاری هەولێری کرد کوتێوە لانەی جاسووسی ئیسرائیل دەداوە بۆمباران کردو موشکباران کردو لە کاتێکدا خودی دەوڵەتی ئیسلامی عێراق کە سەر بە جمهوری ئیسلامیشە هەیئەتیان تاقیقان نار کوتیان هیچ نیشانێک لەوەی کە ئەوە پایگایکی جاسووسی ئیسرائیل بێ نییە دەرنیستا ئەوەش بوو بە ڕوسوایەک بووی بۆیە منزورم کلەن ئەو کێشەش ئەگە خۆم شەڕە لە یەک هەفتەی ئەوڵدا تەواو بە جمهوری ئیسلامی لەوانە بوو بەهرە بەرداری لێ بکا و بنەوەیەک واوانمود کاکەوە نیشانەی قدرەت و نفوزی جمهوری ئیسلامی بەڵام ئێستا کە ئەم شەڕە ئەوە نزیکەی 4 مانگە ئیدامەی هەیە نەسل کوشی
دەوڵەتی ئیسرائیل لە دژی خەڵکی پەلەستین نزیکەی 4 مانگە ئیدامەی هەیە و ئەوە زۆرتر بە زەرری جمهوری ئیسلامی بە بڕای من تەواو زۆر چاکە. سەبارەت بە ناڕەزاییەکانم ناڕەزایی کارگەرانی فولاد سەبارەت بە ئاستی کرێ و ئەو مەزایانەیە کە پێیان درراوە من پێم خۆشە کەمێک ڕوونتر یاخود ورتر لەسەر فەحوای ئەم ناڕەزایانە داخوازیەکانیان خواستەکانیان ئەو شێوازە لە ڕێکخراو بوون کە دەستیان بۆ بردووە بۆمان بدوێت. دەزانن چۆنە ئەم کرێکارانی فولاد دەواخەڵدا بەشێک لە داخوازەکانیان هەرم داخوازیانەیە کە بەشای جوراجوری بزوتنەوەی کارگەری ئەو ڕۆخەباتی بۆ دەکەن یەکێک لە داخوازەکانیان بردنەسەرەوەی هەقدەستەکانە بە جۆرێک کە بتوانێت ژیانی بنەماڵەیەکی 4 کەسی لە ئێران تەمین کە یعنی نابێت لە 30 میلیۆن تمەن لە مانگدا حقوقان کەمتر بێت ئەوە یەکێک لە داخوازەکانە. یەکێک لە داخوازەکانی دیکەیان هێنانەوە سەرکاری و کرێکارانەیە کە لە جریانی اقتصاد و ئەترازاتەکاندا ئیخراج کراون یا یەکێک لە خاستایی دیکەیان ئەو ئیجرای تەرحی تەبەقەبەندی مەشاغڵە یعنی ئەوەی کە کرێکاران بە پێی تەخەسوسێک کە هەیەە بە پێی تەحسیلاتێک کە هەیەە بە پێی تەجروبە و سابقەی کارێک کە هەیەە دەستەبەندی بکرێن و هەقدەستەکانیان بچێتە سەرێ بە پێی خودی قانونی جمهوری ئیسلامی هەر کارخانەیەک هەر کارگایە کە 50 کارگەر تێیدا کارکە ئەو تەرحە دەبێت لەوێ بەڕێوە بچێت بەڵام ئەوە مەسەڵەن بۆ نمونە هەر لە فولادی ئەهواز 3000 کارگەر و پرسنۆل کاری تێدا دەکەن بەڵام ئەو تەرحەی ئێستا بەڕێوە نەبردو یا قەول دەدا دەڵێ بۆ 10% لە کرێکارانە تەرحە بەڕێوە دەبن ئەوە ئەترازی کارگەرانی هەڵخراندووە یا یەکێک لە داخوازەکانی دیکەی کرێکاران ئەوەیە دەڵێن ئەو بەشە لە کارگەرانی کە بە قەراردادی موقت کار دەکەن بە قەراردادی کاتی کار دەکەن ئەوانی شەر ببنە ساحەبی قەراردادی دائم ینی ئەوە نەبێت کە کارفەرما هەر وەخت پێی خۆش بوو یەک لایەنە بتوانێت قەراردادەکەیان فەسخ کاتەوە ئیخراجیان کە یەکێک لە داخوازەکانی دیکەیان ئەوەیە کە کولەن مدیر عاملی ئەو شرکەتە کە کەسێکی گەندەڵە و دەرحاڵ هاوکاری هێزە ئەمنیەتەکان دەکا ئەوە دەرحاڵ لە سەرکار لاچێ یا دەڵێن ئەم شرکەتە لە ژێر مالکیەتی بانکی ملی ئێران بێتە دەرێەوە هەروەها کرێکاران بخۆیان بتوان ڕاستەوخۆ دە مدیریەت و ئیدارەی شرکەتەکەدا نەخشیان هەبێ و دەخالەتی ڕاستەو خۆیان هەبێ ئەوە ئەو داخوازیە سەرچیانن کە کرێکاران مەترەحان کردووە و ئاعترازاتە بەڵام کە هاتوونە سەر شەقام دەبینی شعارەکانیان زۆر سیاسیە ینی جیاواز لەوەی کە ئەو داخوازیانیان مەترەح کردو چەند دەڵێ ما دیگەڕێی نەمیدیم چۆن عەدالەتی نەدیدیم ینی بە ئاشکرا ڕێگانیشان دەدەن ینی هەڵوێستی بزوتنەوەی کارگەری ڕادەگەێنن کە لەو شانۆگەری هەڵبژاردن کە قەرارە مانجێکی دیکە بەڕێوە بچێ حدودە مانجێکی بەشداری ناکەن کرێکارە زۆم شعارەکە سیاسێ یا کولەن ئەوەی کە دایانهەوێ ئەم شرکەتە لە ژێر مالکێتی بانکی ملی بێنە دەرێ یا ئەسڵەن خۆت دەزانی لە ئێران شورای کارە ینی شورای کارە دێنێت دەستمزد لە ئاستی ئێراندا تاعین دەکات بەشێکیکار و دەوڵەت و شورای ئیسلامیەکان ینی دەیکەنە قانون مثلەن بە پێی قانون ساڵی ڕابردوو حدودەن مانگانە 8 میلیۆن تمەنیان دیاری کردو بۆ حەقدەستی کرێکارێک کە 3 مەرتەبە لە خوارەوەی هێڵی هەژارێ لە ئێران دەی وەختی کرێکاران داوای 30 میلیۆن تمەن دەمانگ دەکەن ینی ئەو قانونە دەچشنە ژێر پرسیار و بە معنایەک سیاسیە ینی داواقەدا قانونێکی یاسایەکی دەوڵەت دێنە ژێر پرسیار یا ئەوەی کە کولەن لەگەڵ خصوصی سازی بربەرەکانی دەکەن ئەوانە هەمووی بەڕاستی دەناوەڕۆکدا داخوازیهایەکی سیاسین جیاواز لەو شعارانەش کە دەیدەن وەختی دڵن لە هەڵبژاردن بەشداری ناکەین بۆ هەڵوێستێکی سیاسی. باشە زۆر چاکەت ئاستی ڕێکخراوبوون چۆنە من یەک سەرنجم هەیە کە هەستەکەی زۆر جار ئەم بەرەنگار بوونەوەی کارگەران لەگەڵ
خاوەنکارە و تەنانەت جمهوری ئیسلامیشە زۆر بەرتەسک ئەبێت و قەتیس ئەبێت لە کەرتێکی دیاری کراوە کەمتر ئەم جۆرە ریزەیە کانگیرە بۆ نمونە ئێستا بەسەرم بۆ من پرسیارە کارگەرانی نەیشەکری هەفتەپە لە کوێن بۆ نمونە مەسەن زەوبانی ئەسفەهان لە کوێن بۆ ئەم ناوەندە کارگەریە گەورانەی کە لە شیمالی ئێرانە هەن و ئەوان ئەمانە لە کوێن بۆ دەرناکەون بۆ ئایک بۆ کێشەی ئەوانی ژنیە ئەم حەق دەستە بۆ حەق دەستی ئەوان مەسەرەن لە ئاستێکی باڵاترایە لەوەی کە کارگەرانی فولاد هەیەە یانی ئەم سوالە من هەمیشە لەگەڵی ینی بەرەوە ڕوو ئەبم لەگەڵ خۆما کە ئەم جوڵانەوەی بۆ ئێستا کە ئەوان دەنگیان هەڵبڕیوە ئەمان دەنگ بێ دەنگن وە کاتێک کە نێشەکری هەفتە بە دەنگی هەڵبڕی بوو کەمتر فولاد بە هانایەوە ئەچوو بەڵێ وایە تاوجێکە بە ڕێکخراوبوونی کرێکاران دەگەڕێتەوە بۆ خۆت دەزانی هەر ئەوەی کە چەند کرێکارانی فولادی ئاواز زمانجێک لەوەی پێش بۆ 8 ڕۆژ ئەقسابیان کرد و تەزاورات لە ئاستی شارەکە ئەوە خۆ بێ دەرەجەیەک لە سازمان ناکری بێ ڕێکخراوبوون ناکرێت ئەوە دەرنتیجە دیارە کە کرێکاران سازمانیان هەیە کمیتەی ئەقسابیان هەیە ئەو لە تەواوی ماوەی ئەقسابەکە مەجمەی عمومی دەگرن یا کۆبوونەوەی گشتی کرێکاران دەگرن هەموو کرێکارەکان بە ناحوێک دەخالت دەدەن تەسمیمگیریەکە هەیە لە ئینتخابی نمایندگانیان بۆ مزاکرە ئەوە دەرحاڵ هەمووی خۆت دەزانی کە دەرەجەیەک لە ڕێکخراوبوون نیشان دەدا یا هەروەها کرێکاران لە حوتەپە کرێکاران لە نەوت و پتروشیمی وەختێک چەندین ئەقسابی گەورە سازمان دەدەن چەندین هەزار کارگەر تێدا بەشداری دەکەن خۆ بێ دەرەجەیەک لە ڕێکخستن لە سازمان یابی بێ ئەوانە ئیمکان پەزیر نیە بەڵام دیارە ئەم تشەکولانە ئەم ڕێکخراوانە جێگای ڕێکخراوی جەماوەری کرێکاران کە هەموو کرێکاران مثلەن دەبەر بگرێ ناگرێت ئەمە دەرحاڵ کوتم تشەکولهایە کە ڕێکخراوهایەکن کە لە جریانی ئەترازەکە لە جریانی مانگرتنەکە شکل دەگرن حرەکەتەکە سازمان دەدەن بەڵام دوایە نەخشێکی ئەو تۆیان نییە لە دەرحاڵ ڕێکخستنی کرێکاران ئەوە دەرحاڵ کوتم ئەم ئاستە لە ئەتراز و بارزەکە لە ئێران هەیە بەڕاستی بۆ دەبێت کە کرێکاران زۆر لەوە سازمان یافتەتر و ڕێکخراوتر بن بەڵامی دەزانین ینی کۆمەڵێک کەند و کۆز لەسەر ڕێ بزوتنەوەی کرێکاری ئێرانە مثلا یەکێک لەوانە فەقرێکی ساختارێ ینی فەقر و فەلاکەتێک کە جمهوری ئیسلامی بە کرێکارانی تەحمیل کردو ئێوە چاولەکەن نزیکەی 30 ساڵە کرێکارانی ئێران حەقدەستی کەمتر لە هێڵی هەژاری وەردەگرن ینی خۆوە یەک دەفعانەیە کە ئێستا کرێکاران 3 مەرتەبە حەقدەستەکەیان لە ژێرەوەی هێڵی هەژاری ینی خۆیان مقاماتی حکوومەتی دەڵێن هێڵی هەژاری لە تاران 30 میلیۆن تمەنە ینی کرێکارێک بنەماڵەیەکی کرێکاری دەبێ 30 میلیۆن تمەن دەرامەدیان بێت تا بتوانن لە ئاست هێڵی هەژاریدا دێ حەقدەستێک کە خودی دەوڵەت دیاری کردو ناگاتە 8 میلیۆن تمەن بۆیە ئەوە یەکێک لە دەی وەختێک ئەو فەقر و فەلاکەتە بە کارگەر تەحمیل بۆ داسەپاوە بۆ کارگەر دەترسێ ئەگەر مان بگرێت لەسەر کارەکە ژەخراجیکەن و کولی بنەماڵەکەی مناڵەکانی خێزانی هەم ئەوانە کەونە ژێر فشاری برسێتی دەی زۆر محتات دەبێتەوە لەوەی کە دەست بەرێ بۆ مانگرتن دەست بەرێ بۆ کاری ڕێکخراوەی یا هەر بەهۆی بوونی سەرکوت ژیم هەر تەلاشێکی کرێکاران بۆ ڕێکخراوبوون دەرحاڵ بە زیندان و بە دەستگیری و بە ئەخراج جواب دەداتەوە خۆتان حتمما ئاگادارن لە دەهای هەشتای ئێران حدودەن 15 ساڵەوە پێش ئەو سندیکای کرێکارانی شرکەتی حوتەپە پێکات یای شرکەتی واحد پێکات بەڵام لە ژێر فشاری سەرکوت و زیندان و ئیخراج ئێستا فقط تعدادێک ماون لە فعالینی ئەو تشەکلانە کە پەرچەمەکان ڕاگرتو دنا بەدەنەی تشەکلەکەی کرێکارانی لە ڕاهبەرەکەی تەواو جودا کردوتەوە دایبراوە دەنیشتە ئەوانە هەموو
کەندوکۆس بن یاخودی ئەوەی کە بەشێکی زۆر لە کرێکاران بە شێوەی قراردادی کار دەکەن ئێوە چاو دەکەن زیاتر لە 70% کرێکارانی ئێران لە ڕێگای شرکەتای پەیمانکاریەوە بە قراردادی موقەتی چەند مانگە مثلا 6 مانگە 3 مانگە 1 ساڵە یا تەنانەت قراردادی سپیدینزا ینی هەر وەخت کارفەرمای ویستی اخراجیان کار دەکەن ئەوە مانایکی زۆر گەورەیە لەسەر ڕێکخراوبوونی کرێکاران بەڵام ئێمە هیوادارین لە هەر لە جریانی ئەمە ئەترازاتە کە بەخۆشیەوە ئێستا لە ئێران بزوتنەوەی کرێکارەکەی یەکێک لە پرجنب و جۆشترین بزوتنەوەی کرێکاری لە دنیا ینی ساڵانە نزیک 30,000 ئەتراز و ئەقساب لە بزوتنەوەی کارگەری ئێراندا دەکرێت بەشە جۆرا و جۆرەکانی ئەوە مکانیزمێکی باشە ینی لە هەر دەرەجەوەی ئەترازاتە ئیدامەی بێ ئەوە مکانیزمێکە بۆ ئەوەی کە کرێکاران لە ئاستێکی جەماوەریدا بە پێویستی ئەوە بکەن کە دەبێ ڕێکخراوی خۆیان پێک بێنن شوڕای خۆیان پێک بێنن سندیکا پێک بێنن و تەشەکولهای پایداری خۆیان پێک بێنن فقط بە کمیتەی ئاقتصاب بەوە قەناعەت نەکەن فقط بە بەرپایی مەجمەعی عمومی لە جریانی ئاقتصابەکان بەوە قەناعەت نەکەن بۆیە ئومیدەوارم ینی مادام بزوتنەوەکە لە جریاندایە مادام بزوتنەوەکە بەردەوامە ئەقتصاباتی کارگەری بەردەوامە دەدڵی ئەوەدا کرێکاران خۆیان ڕێک دەخەن هەرو جوورێک کە خۆداگاداری ئێستا مەعەلیمان بەڵها ڕێکخراوی سەراسەریان هەیە تا ئێستاش توانیانە چەندین مانگرتنی گشتی لە سەراسەری ئێران ڕاگەین و سەرکەوتمانەش بیبەنە پێشێ یا بازنشەستەکان تا ئەندازەیەک دەتوانین بڵێن ڕێکخراوی سەراسەریان هەیە بۆیە دەتوانن هەمزەمان مثلا لە 20 شاری ئێران یا زیاتر لەوە ئەترازاتی خۆیان سازمان بدەن بۆی ئومیدەوارم ئەم بزوتنەوە ئەترازێ ئیدامەی هەبێ و ئەوە باشترین مکانیزمە بۆ ئەوەی کە لە دڵی ئەوەدا ڕێکخراوەهای کارگەری شکل بگرن بێگومان ئەوەی کە بەرکوت لە ئێرانە بۆ خۆی یەکێکە لە ئامرازە زۆر کاریگەرەکانی سەرمایه‌داری لە ئێرانەوە دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئێستا ژمارەیەکی زۆر لە کارگەران و هەڵسوڕانوی کارگەران ئێستا لە زیندانان هەر بە خاتی ئەوەی کە هیچ کاریشیان نەکردووە غیرەوەی ئەترازی کارگەریان بەڕێخستوە غیرەوەی هەوڵیان داوە کە کارگەران ڕێخن لە حاڵێکە ئەمە بە پێی یاساوە نێ من ئاگادار بم بە پێی یاسا قەدەغە نییە ینی یاساغ نییە یاخود یاسا ڕێگەی نەگرتووە لەوەی کەوا کارگەرانەگە پێیان خۆش بە ڕێکخراوی خۆیان دروست کرد بەڵام لەگەڵەوەشە ئەم سەرکوتە بە بەردەوامی هەیە بەڵام دیارە بە تەنها سەرکوت ناتوانێت تەفسیری ئەمە بکە ئەو ئاماژەی کە بەڕێزە کردەوە بۆ دۆخی ئابووری کارگەران بۆ فەقر و فەلاکەتێ بۆ زەعفی اقتصادی کارگەران چونکە خۆی جۆرێک تێڕوانینیشی ئاوای چەپی کۆن هەیە کە کارگەز زۆر هەژار بوو شۆژجەر دەدەچێت بەس خۆی زۆر جار پێچەوانەکەی ڕاستە کە هەژاری و بڵین داماوی بەسەر کارگەرا فەرزە بێتوانە زۆرتر هێز و توانای خەبات و بەرەنگاربوونەوەی لێسێنرێتەوە زۆرتر لە ترسیەوەی ئەگەر کارەکەی لە دەستدا و خاوەنکار خستێ سەرجادە و دەم خۆی و خێزانەکەشی مەرجیان بەسەرا تەحمیل لەکرێەوە کۆوایە کە خراپنە زیندان و جیاوازیی لەگەڵ سەرکوتانیە بەڵام دۆخێک لە سەراسەری دنیا دروست بووە کە کارکردنی فەسڵی کارکردنی جۆر بە جۆر لێرە و لەوێ و ئەوەی کە ئاوا کارکردن کە بە عەقد من وازانم بە هەندێک لە دامەزراوەکانی ئێران هەیە و دیارە ئەو نمونەی لە دنیاشە هەروایە 70 جۆر قەراردادی جۆر بە جۆر لە بینی خاوەنکار و کارگەرانە ئینزاکرێ کە هەر یەکەیان بە جۆرێکە هەر یەکە شروتێکی دیاریکراوی هەیە بەشێکەمە خۆی دیارە سیاسەتێکی زۆر زانراوە و بڵێن نەخشە بۆ دانراوە بۆی کارگەران یەک دۆخی تایبەتیان نەبێت کە هەمویان لەوەیە لە یەک تاک و زەمینەی هاوکاریکردن و یەکبوون و ڕێکخراوبوونیان فراهم ببێت بەڵام لە بەرامبەر ئەمەیە لە بەرامبەر ئەم جۆرە لە ئابووریە کە کارگەرانی لە ئەمنیەتی شوڵی بێبەری کردووە و کاری فەستی و کاری قەراردادی و کاری ڕۆژێکەیە و ڕۆژێک نییە و کارگەران مەجبور شوێنی کارەکانیان لە بەرامبەر ئەمە بیرکردنەوەیکی دیاریکراو هەیە لە ناو جوڵانەوەی کارگەری ئێرانە بۆ زاڵبوون بەسەر ئەم چونکە هەموو کێشەیە کە سەرمایه‌داری نێتە پێشەوە لە هەمان کاتە ئیمکانی
حەلەکەشی یاخود چارەسەرەکەشی هەیە و ئامادەیە هیچ جۆرێک لەم بابەتانە چونکە لە زۆر شوێنە فکری ئەوواکرێتەوە ئێستا کارگەرانی فەسڵی چۆن ڕێکخەن زۆرتر لەسەر ئەساسی شوێنی ژیانیان زۆرتر ڕێکخیدەن تاکو لەسەر ئەساسی کارەکەیان یاخود بەسیفەت ئەم دیدە هەیە ئەم بۆچوونە هەیە ئێستا لە دنیاە لە هەندێک ناوەندا دەستی بۆ برێت و ئەوانە نازام ئایا لەم بابەتە پێشنیارانە لە ئێرانە بەدەستەوە گیراوە کاری لەسەرکرێ بینینی ڕێکخراوبوونی کارگەری لە بعدێکی فراوانترا نەکتەر ناوەکو ڕێکخراویی سنفی ئەمە لە دەستوری کارایە کارێک لەم بابەتانە لەو شوێنانە کە لانی کەم چەپ باڵا دەستێکی زۆرتری هەیە لەم بابەتە پرۆژانە هەن دەزان چۆنە هەرێستا من شارم ئەمەژم پێکرد لە یەکێک لە داخوازەکانی هەر کرێکارانی فولاد یەکێک لە داخوازەکانیان ئەوەیە دەڵێن ئەو کرێکارانش کە بە قەراردادی موقت کار دەکەن دەبێ هەموو قەراردادەکانیان بێتە قەراردادی سابت زەن ئەوە بخۆی زۆر ڕێگاچارەیەکی باشە یعنی ئەوە بۆتە هۆی ئەوەی کە چونکە ئێستا لە شرکەتی هەر ئەو فولاد بەشێک لە کرێکارەکان کرێکارهایەکن کە بپێی قەراردادی موقت کە شرکەتە پەیمانکارەکان کار دەکەن کار و ئیش لەو شرکەتە دەبنە پێشی دەی کارگەرانی قەراردادی ئەوانەی کاری سابتیان هەیە لەم شرکەتە لە جەریانی ئەو مانگرتنەدا یەکێک لەو داخوازیانەی کە پێی لەسەردا دەگرن ئەوەیە کە دەڵێن ئەو کارگەرانش کە لەلایەن ئەو شرکەتە پەیمانکارانەوە ئستخدام کراون بە پێی قەراردادی کاتی ئەوانش قەراردادەکانیان ببێتە دائیم مەزون یەکێک لە ڕێگاکانی مقابل لەگەڵ ئەم سیاسەتی دەوڵەت ئەوەیە کە کرێکارانەی کە شاغڵن و قەراردادی سابتیان هەیە دەرحاڵ پێداگری بکەن هاوپشتی بکەن پەیوەند بگرن بەو بەشە لە کرێکاران و دپا بکەن لە داخوازەکانیان ئێمە بەخۆشیەوە هەم لە جەریانی مانگرتنی کارگەرانی نەفت و پترۆشیمی شاهدی ئەوە بووین ئەوە پێشرەفتێکە ئەوە دەرحاڵ یەکگرتوویی کرێکارانی قەراردادی لەگەڵ کرێکارانی دائیم زۆرتر دەکا بۆ یەکێک لەو ڕێگایانەیە کە دەتوانن بەربەرەکانی ئەگەڵ ئەو پیلانای ڕژیم بکەن دەزانین چۆنە ڕژیمی جمهوری ئیسلامی ڕژیمێکی سیاسیە بۆ خۆی دژی ئینقلابێکە دژە شۆڕشێکە لە دڵی شۆڕشە کاتۆتە دەرێ دەنجە زۆر پیلان جێرانە عمل دەکات ئێوە چاولەکەم بۆ خۆی تەجروبەی ڕاپەڕینی ساڵی 57 ئێرانی هەیە کە دەزانێت کرێکارانی نەفت چ نەخش و دەورێکیان بوو لە ڕووخانی ڕژیمی جمهوری شادە دەورەیەدا و دەزانێت کە دەورەدا کرێکاران خۆیان متشکل کرد کمیتەهای کارخانەیان پێکێنا ئەو کمیتەی کارخانە دەدڵی ڕاپەڕینەکە شوڕەهای کارگەری لێ هاتە دەرێ و دەور و نەخشی کارگەرانیان بۆ دەرکەوتووە بۆیە بە تایبەت لە سنایعی وەک نەفت و پترۆشیمی و ئەوانە دەزانن ئەوە ڕەگی حیاتی ڕژیمی جمهوری ئیسلامی دەی حسابی کە 30 ساڵە پیلان دەجێڕن لەگەڵ ئەو بەشە لە کرێکاران بۆیە بەشێکی زۆر لە کرێکارانی کە لە سناعی نەفت و پترۆشیمی کار دەکەن هەمویان کرێکارانی قەراردادی بەشێکی زۆرە یعنی لە ڕێگای شرکەتای پەیمانکاریەوە ئستخدام دەکرێن بە قەراردادی موقتی چەند مانگە بەڵام لە شرکەتی نەفت کار دەکەن یعنی دەوڵەت دەواقعداگەڵ ئەو شرکەتە پەیمانکاریانە ڕوبەڕوویە یعنی بەشێک لە حەق دەستی کرێکاران ئەو شرکەتانە هەڵی دەگرن ئەو شرکەتانە هەڵی دەگرن و کرێکارەکە حەق دەستێکی زۆر کەم وەردەگری یا دەشڕاتێکی زۆر سەختە لە پترۆشیمی و ئەوان بە تایبەت لە سنای پترۆشیمیدا کار دەکەن ئەو کوتم فقط ڕێگاکەی ئەوەیە کە لە جەریانی مانگرتنەکاندا کرێکارانێک کە شاغڵن کاری دائیمیان هەیە هەوڵ دەم بۆ هاوپشتی و زۆرتر و یەک پارچەجی و وەحدەت لەگەڵ ئەم کرێکارانەوە هەرو جوورێک کە ئێستا کرێکارانی فولادی ئاواز پێداگری دەکەن لەسەر داخوازەکانی ئەوانیش ئەگەر لە هەموو بەشەکانی بزوتنەوەی کارگەری ئێمە هەر شاهدی ئەوە بین لەم جەریانی ئەم ناڕەزایانەی فولادە چێرە یاخود مەسەن سیمای کارگەری وا دەرکەوتون کە
ئومێدیان لێ بکرێ مەسەرەن خوان لە ئاستێکی سەراسەریان مەترەحکەن. یەکێک لەو شتانش کە هەمیشە من بۆمە بوو بە پرسیار بۆ نمونە ئیسماعیلی بەخشی لە بڵێن هەفتەپە ئەیتوانی نمونەیەک بێت و نوێنەرایەتی تەواوی کارگەرانی ئێران بکە بە جۆرێک ینی لە زەرفەتێکی دیاریکراوی ئاوا هەبوو ئەگەر ئەم ئەتیماد بە نەفسی لە خۆی نیشامدایە لە جەرانی بۆ نمونە شۆڕشی یاخود ڕاپەڕینی خرۆشانی جەماوەری ساڵی 2022 توانی وا دەرکەوێ وەکو قسەکەری کارگەران قسەی کارگەران لەسەر ئاستێکی فراوانە بکە ئەگەرچی هەندێک هەوڵ دەرکەوت لە هەندێک جێگایە بەڵام کەمتر ئەمە بینرا هەستەکەی ئەم ئاعتیماد بە نەفسە لەلایەن ڕابەرانی کارگەریەوە نیە یاخود بەشێکی ئیمکان هەیە کە سەرکوتی جمهوری ئیسلامیش ڕێگە بەوە نەدا بەڵام لە هەمان کاتە بۆ نمونە کارگەرانێکی زیندانی هەن لە زیندانەوە بۆ نمونە نامە ئەنێرنە دەرەوە ئەمانە ئەتوانن چهرەی ئەمانە بن لەم ڕووداوانەی لەم مانگرتن و ناڕزایانەی فولادا کەسایەتی وا لەم بابەتانە دەرکەوتووە. دەزانیت چۆنە بەگشتی یەکێک لە دەستکەوتەکانی بزوتنەوەی کارگەری ئێران لە ماوەی 15-20 ساڵی ڕابردوودا ئەوە بۆ کە نەسلێک بە قەولیەوە جیلێک لە کرێکاران پێشڕە و پیان ناوەتە پێشەوە و هەمویان نەقشیان هەبۆدا سازماندان و دەڕاهبەری ئەو هەموو مانگرتنەی کە کراوە ئەوە چاولەکەن ساڵانە وەختێک قسە لە 30,000 ئاعتراض و مانگرتن دەکا هەمووی ئەوانە بە دەرەجەیەک لە ڕاهبەری بە سازمان دەکرێت و ئەوانە هەمووی بێپتکاری ئەم نەسلە لە داواقدا هەڵسوراوان و فعالین و پێشڕەوان و ڕابرانی بزوتنەوەی کارگەری کە کراوە بەڵام ئێوە بۆ خۆشتان چەند نمونەتان ئیشارە پێکرد هەر کام لەوانە ینی کە داستی بزوتنەوەکەدا ناسراون و نێویان دەرکردووە زۆریان دەرحاڵ سزای زیندان و زیندانی درێژماوە ئێستا هەر ئێستا چەندین نەفەر لە هەڵسوراوانی ناسراوی بزوتنەوەی کارگەری و ئیمەعەلیمان ئەوە لە زیندانەکانی جمهوری ئیسلامی بەسەر دەبن ئەوە مەسەڵەن ڕاهبەرانی شرکەتی واحد ئەوە لە ڕاهبەرانی بزوتنەوەی دەرحاڵ مەعەلیمان مەسەڵەن ئێستا بەدەیان هەڵسوراوی کرێکاری و مەعەلیمان لە و هەرەوەش بۆتە تەجروبەیەک کە ئێستا ڕاهبەری ئەو مانگرتنانە جەمعیتر دەکرێت لەوە نابێت تەردیدمان هەبێ کە حتمما هەر لە نێو کرێکارانی فولاتی ئاهواز تعدادێکن کە نەقشی سەرەکی تریان هەیە لە سازماندی ئەو حرکەتە بەڵام وەختێک دەزانن کە ئەوانە وەک کەس دەستنیشان بکرێن دەرحاڵ خەتەری ئەمنیەتیان بۆ دێنێتە پێشێ دەست بەجێ ڕژیم تەبدەداتە سریان دەیانگرێ و زیندانی توولانی مدەتیان دەداتێ دەی بە شێوەیەکی جەمعیتر ئەترازاتەکە سازمان دەدەن ئەترازاتەکە دەبێنە پێشێ و یا مەسەلەن دێنن لە مەجمەعی عمومیدا کۆبوونەوەی گشتی نمایندەکانی خۆیان هەڵدەبژێرن بۆ وتوێژ لەسەر داخوازەکانیان و دوای مانگرتنەکە دەرحاڵ ئەوانە کاری عادی خۆیان دەست پێ دەکەنەوە بۆیە ئەوە دەرحاڵ یەکێک لەو ڕێگانەی کە بزوتنەوەی کارگەری خستوویەتە بەرخۆی بۆ مقابل لەگەڵ ئەم پیلانە گەڵ ئەو نەخشە سەرکوتگەرانی ڕژیم هەر ئەو ڕاهبەری جەمعەیە کە ئێستا گرتویانتە پێشە دنا بێگومان هەر کەمێک تەرازوی هێز زۆرتر بە قازانجی بزوتنەوەی کارگەری و بزوتنەوەی ئەترازەکان ئاڵگۆڕی بەسەر بێ ئێمە شاهیدی هاتنە ئەلەنی بوونی نێوی سەدان ڕاهبەری کارگەری دەبین لێرە زۆر باشە هاوڕێ سەلاح من بەرنامەکەمان قەراروان هەبوو درێژە پێشێ بەڵام بۆی تەکنیکە و ئەوانەوە ناچار تا سەعات نۆگەیشتین من زۆر سپاس دەکەم کە دووبارە هەر ئامادەیت هەبوو کە بەرنامەکە درێژە بدەی لەگەڵ منە دیارە باسەکان لەسەر جوڵانەوەی کارگەری ئێرانوانە توانێت درێژەی ببێ جوڵانەوەیکی ومێدبەخشە مێژووی هەیە زۆر دێرینە
و زۆر توانە و پۆتەنسیێلی گەورەی لە خۆی نیشانداوە واگەر ئومێدێک هەیە لە کۆمەلگای ئێرانە لە پێشی ئومێدەوە ئێمە کارگەر ئەبینین و خەبات و ناڕزایی و ڕاوەستایی و دلێری ئەو ئەبینین بەو ئومێدەی ئەم باسانەمان لە داهاتووە لە دۆخێکی باشتر و لە سەرکەوتنی گەورەتر و بەرەو پێشچوونی زیاتر ئایدامە بدەین. زۆر سپاس دەکەم ئەگەر قسەیەک بۆ کۆتایی بەرنامەکە هەیە بفەرموون ئەگەرنا زۆر سپاسان دەکەم کە فرسەتتان هێنا پێشێوە بەداخەوە مشکلە فنیە هاتە پێشێ و هیوادارم لە بەرنامەهای داهاتوو یەکتر ببینەوە. زۆر باشە بەرحاڵ بۆ ئومێدەی کەینە تازە پرسیار دێ بەداخەوە دواکەوت بۆ ئومێدەوەی بتوانین لە کۆمنتەکانە گەر هاوڕە سەلاح یا ئیمکانی بێت وەڵامی کۆمنتەکان بداتەوە گەیشتینە کۆتایی بەرنامەکان. زۆر سپاس دووبارە بە ئومێدی دیدار لە بەرنامەی ترا هاوڕە سەلاح شەوێک ئێوارێکی خۆشتان بێت. شەوێکی خۆش سەرچاو هەربژین. بەڵێ عزیزان بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان ببەخشن کە هەندێک کێشەی تەکنیکیمان بۆ پێشا بەڵام بەرحاڵ بەرنامەکانمان درێژە پێدا. کەناڵی هیوا لە یوتیوب سەبسکرایب بکەن، لینکی بەرنامەکانمان لە ڕێگەی خۆتانەوە بڵاو بکەنەوە با بینەرانێکی زۆرتر ئەم بەرنامانە ببینن لە کۆمنتی خۆتان لە سەرنجی خۆتان ڕەخنەی خۆتان بە هەر جۆرێکە بێ بەشمان مەکەن. هەمووانە کۆمەک بە بەرەو پێشچوونی ئەم کەناڵەوە بەرەو پێشچوونی کاری میدیایی ئێماکە. هەر بژین تا دیدارێکی تر بە شادی و کامەرانی تەنەسکەر. شەوتان شاد یا ڕۆژتان شاد بە پێ ئەو کات ئەو شوێنەی لیە.